لەسەر لێدوانەکەی لە کۆنفرانسە هاوبەشەکەی لەگەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا ئۆلاف شۆڵتز کە تاوانەکانی سوپای قەوارەی زایۆنستی بە هۆلۆکۆست چواند بوو. پۆلیسی ئەڵمانیا پەراوێکی لێکۆڵینەوەی لە دژی سەرۆکی فەڵەستینی مەحموود عەباس کردەوە. گوایە قسەکانی ناوبرا و هاندانی ڕق و کینێ و سکاڵای کەتنی لەسەر تۆمار کراوە. 50 مذبحة 50 هۆلۆکۆست. بەڕێوەبەراتی پۆلیسی دادوەری دەڵێت بەم نزیکانە داواکاری گشتی لە لێکۆڵینەوەکەی ئاگادار دەکاتەوە تا ئەویش بڕیار بدات ئایا لەسەر سکاڵاکەی بەردەوام دەبێت یان نا. مەحموود عەباس لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەدا لەگەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا ئاماژەی بەوەدا بوو تا ئەمڕۆژ باسی هۆلۆکۆست دەکرێت. بەڵام لە ساڵی 1947 ئیسرائیل 50 قەسابخانە و 50 قڕکردن و 50 هۆلۆکۆستی لە دژی گەلی فەڵەستین ئەنجام داوە. بەڵام جیهان بێدەنگە لەو تاوانە. بەو پێی دەسەڵاتدارانی ئەڵمانیا خۆیان بە شەرمەزاری تاوانەکانی جەنگی دووەمی جیهانی دەزانن. ئەو وتانەی سەرۆکی فەڵەستینی ڕاوێژکاری ئەڵمانیای تووڕە کرد و ناڕەزایی خۆی دەربڕی و ڕایگەاند بۆ ئێمەی ئەڵمانیا ئەو قسانە قبوڵ کراو نییە. چونکە باسکردنی تاوانەکانی ئیسرائیلی بە کەمکردنەوەی تاوانی هۆلۆکۆست لە قەڵەمدا کە تا ئەمڕۆژ ئەڵمانیا بازەکەی دەدات و زیاتر لە 6 ملیارد دۆلاری وەکو قەرەبووی ئەو جوولەکانە بەخشیوەتە قەوارەی زایۆنستی بەبێەوەی کەس و کاری قوربانیەکان ئەو قەوارەیان کرد بێتە میراتگری وەرگرتنەوەی قەرەبوویان. هەرچەندە عەباس لە تویتێکیدا ئەوەی ڕەت کردەوە کە مەبەستی کەمکردنەوەی تاوانی کوشتاری جوولەکەکان بێت بەڵکو مەبەستی ئەوە بۆ ناکرێت تاوانی هۆلۆکۆست بکرێتە پاساوی قڕکردنی فەڵەستینیەکان و بەوەژ ئاسانکاری جیهانی بکرێت بۆ کوشتار و داگیرکردنی زەویان. ئەوە یەکەمین جار نییە سیاسەتمەدارانی خۆراوایی لە ژێر ناونشانی دژایەتی سامی و گەورەکردنی زاراوەی دینی هۆلۆکۆست واتە قوربانیکردنی جوولەکەکان و سووتاندنی لەسەر ئاگردانی تایبەت بەرگری لە بزوتنەوەی زایۆنستی دەکەن و شەرعیەت دەدەنە تاوانەکانی. تەنانەت وڵاتێکی وەکو فەڕەنسا یاسایەکی بەناوی غیتۆ دەرکردووە. لەو یاسایەدا بە شێوەیەک هۆلۆکۆستی پیرۆز کردووە و بەڕاستی حاشا هەڵنەگری ناساندووە بۆ هیچ توێژەرێک نییە لێکۆڵینەوە لە ڕاستی و ڕووداوە بکات. هەر بۆیە لەسەرەوەی فەیلسوفی فەڕەنسی ڕۆژێ گارودی کتێبێکی لەسەر و بابەتە بەناوی ئەفسانەکانی دامەزرێنەری سیاسەتی ئیسرائیلی نووسی. دادگایەکی فەڕەنسی بە 120,000 دۆلار سزایدا کە کتێبەکەی ئەکادیمیە و پشت ئەستورە بەدەیان سەرچاوەی باوەڕپێکراوی زانستی. بەڵام لۆبیەکانی لە ئەنگری ئیسرائیل فەزایەکیان لە خۆراوەدا خوڵقاندووە کە سیاسەتمەدارانی یا لە ترسا یا لە برسا بە کوێرانە ملکەتی ئەفسانە و سیاسەتەکانی دەبن.